بابڵ تاڵەبانی لەبارەی هێزە کەسیەکانی ناویەکەتی بڕیارێکی دەرکرد. حکوومەتی هەرێم هەڕەشەی دەرکردن لە دەوام لە فەرمانبەران و مامۆستایان دەکات. 7 کەس لە فڕۆکەخانەی سلێمانی بە ڤیزای ساختەوە دەستگیر کران. سڵاوتان نەبێت لە شارپرێسە و هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لەبارەی هێزە کەسیەکانی ناویەکەتی نیشتیمانی کوردستانەوە بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی ئەو حیزبە بڕیارێکی نوێی دەرکرد. با جۆرەی ئەو زانیاریانەی لە سەرچاوێکی تایبەتەوە بە شارپرێزراوە بابڵ تاڵەبانی بڕیارێکی نوێی دەرکردووە کە تێیدا جەخت دەکاتەوە ڕێگەنادات هیچ بەرپرسێکی یەکەتی خاوەنی هێزی تایبەت بەخۆی بێت. باوتەی سەرچاوەکەی شارپرێز وەک تاڵەبانی تەکیدی کردوتەوە دەبێت هەموو بەرپرسانی باڵای یەکەتی دەستبەرداری هێزەکانیان بن بۆ یەکەی هەفتای سەر بە حیزبەکەی. لە ناو یەکەتیدا ژمارەیەک لە سەرکردە و کەسە دیارەکانی ئەو حیزبە خاوەنی هێز و یەکەی تایبەت بەخۆیان و لە دوای 8 تەموزیشەوە هەردوو هێزی ئاڵتونی و کۆماندۆی سەر بە جەعفەر شێخ مستەفا ڕاستەوخۆ خراونەتە ژێر فەرمانی بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتیەوە. لە ئێستاشەوە میدیا سێبەرەکانی یەکێتی ئاماژەیان بەو بڕیاری تاڵەبانی داوە و جەختیان کردوێتەوە چیتر هیچ سەرکردە و بەرپرسێکی یەکێتی خاوەنی هێزی تایبەت بەخۆی نابێت. پێشنیوەڕووی ئەمڕۆ 200 ملیارد دینارەکەی بەغدا گەیشتە هەرێم. ڕاوێژکارێکی کازمیش دەڵێت ئەگەر پەرلەمان پێک نەهێنرێت ئەم ڕێکەوتنە بۆ ساڵی داهاتووش بەردەوام دەبێت. بەوتەی سەرچاوەیەک لە وەزارەتی داراییەوە کە بە شارپرێز دراوە تا ئێستا بەرچاوڕوونیمان نییە لەسەر ئەوەی ئاخۆ دەتوانرێت موچە دابش بکرێت یاخود نا، چونکە ئەو بڕیارە لە وەزارەتی داراییەوە نییە و ئەنجومەنی وەزیران بڕیارەکە دەدات. لای خۆشیەوە عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کردووە 200 ملیارەکەی بەغدا دێت. داهاتی نەوت لە 25 مانگ دێتەوە. داهاتی مانگێکی نەخۆش 372 ملیارە. بۆیە پێویستە 25 مانگ دابشکردنی موچە دەست پێ بکات. بەیانی ئەمڕۆژ مەزهەر محەممەد ڕاوێژکاری مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ڕێکەوتنەکان وەک خۆیەتی و جێبەجێ دەکرێت و هیچ کێشەیەکی سیاسیش لە ناردنی 200 ملیارەکە بۆ هەرێم نییە. وتیشی ئەگەر پەرلەمانی عێراق بە زووی کۆنەبێتەوە و دەست بەکار نەکات لە ساڵی داهاتووش هەر بەم بودجەی ئێستا دەکرێت و ئەوەی بۆ هەرێم یان هەر ناوچەیەکی تر خەرج کراوە بە هەمان شێوە خەرج دەکرێت. وەزارەتی دادی حکوومەتی هەرێم بڕیاریدا هەر فەرمانبەرێک لە هەر پلە و پۆستێک بێت ئەگەر تا 1 2022 ڤاکسین وەرنەگرێت ناتوانێت پابند بێت بە دەوامی فەرمی. هەروەها لە دوای ئەو بەروارەش هیچ هاوڵاتیەک ناتوانێت سەردانی فەرمانگەکان بکات بە مەبەستی ڕایکردنی مامەڵەکانیان. بەپێی وەرگرتنی ڤاکسین ڕاگەندراوێکی وەزارەتی دادی حکوومەتی هەرێمدا هاتووە لە پێناو پاراستنی تەندروستی گشتی. وەزارەتی داد گشتاندنێکی ڕاگەیاندووە بەپێی ئەو گشتاندنە کە ئیمزای وەزیری دادی لەسەرا هەر فەرمانبەرێک لە هەر پلە و پۆستێک بێت ئەگەر تا 1 2022 ڤاکسینی وەرنەگرت بێت ناتوانێت پابندی دەوامی فەرمی بێت. هەروەها لە دوای ئەو بەروارەش هیچ هاوڵاتیەک ناتوانێت سەردانی فەرمانکان بکات بە مەبەستی ڕایکردنی مامەڵەکانیان بەبێ وەرگرتنی ڤاکسین. وەک لە بڕیارەکەدا هاتووە لە کاتی جێبەجێ نەکردنی ئەم گشتاندنە سەرۆک و بەرپرسی فەرمانگا ڕووپەڕووی لێپێچینەوە دەبنەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی کە بە بڕیاری بابڵ تاڵەبانی دوورخراوەتەوە و کەسێکی نزیک لە لاهور شێخجەنگیە باز لە دروستکردنی هێزێکی نوێ لە هەرێمی کوردستان دەکات و ڕایدەگەێنێت. دڵنیام ساڵی 2022 سەرەتای 10 ساڵی دەیەکی ترە بۆ ئەوەی میلەت فرسەت بداتە هێزێکی نوێ، بەڵام ئەو هێزەی ئەمجارە دەبێت ئازا و چاونەترس بێت. شادمان مەلا حەسەن لە نووسینێکدا دەڵێت میلەت هەر 10 ساڵ جارێک فرسەتێک دەدات. لە کوردستان میلەت 20 ساڵە فرسەتی داوەتە یەکێتی و پارتی. ئەوان 10 ساڵیان بە ململانێ و شەڕی نەوخۆ بەڕێکرد، 10 ساڵیشیان بە پێکاتنەوە و لیژنە و لیژنەکاری و دابشکردنی پۆست و سەروەت و سامان بەڕێکردووە. دەژڵێت نەیانتوانی ئەوەی زۆرینەی میلەت دەیەوێت بهێنەدی. دوای ئەوە میلەت 10 ساڵی بەخشی بە ئۆپۆزیسیۆن و بزوتنەوەی گۆڕان. ئەویش لە کۆتاییدا چووە ناو هەمان بازنەی دەسەڵاتی یەکێتی و پارتی، بەڵام خۆی دۆبڕ کرد لە خەڵک و جەماوەرەکەی. شادمان مەلا حەسەن دەژڵێت دڵنیام ساڵی 2022 سەرەتای 10 ساڵی دەیەکی ترە بۆ ئەوەی میلەت فرسەت بداتە هێزێکی تر، بەڵام ئەو هێزەی ئەم جارە دەبێت ئازا و چاونەترس بێت، ڕوو بکاتەوە دەستور و هەموو شتەکان لەگەڵ بەغدا یەکقاتەوە. جەخت لەسەر ئەوەش دەکاتەوە ئەو هێزەشی متمانە وەردەگرێت، دەبێت شەرم و ترسی نەبێت لەو دروشم بازیە بێناوەڕۆکە کلاسیکیە کوردیەی کە بەرامبەری کرا. کورد ماپی خۆی فیدرالیە، دەبێت ئەم فیدراڵێتە پابندی مادە و بڕگەکانی دەسوور بێت. کورد دەبێت شەرم لە عێراقیبوونی خۆی نەکات.
لە کۆتاییدا نووسیوێتی بۆیە ئەم جارە ئەو هێزەی کە فرسەتەکەی پێدەدرێت باشترین دروشم و ڕێگەچارە ئەوەیە هەموو شتێک بخاتەوە چوارچێوەی دەستور و مادەکانی کە حکوومەتی ناوەندی پێدەدات بە دڵنیایە و قازانج دەکات زیان ناکات. نەوەی نوێ جورئەتێکی باشی کرد چووە لیستێکی هاوبەشی لەگەڵ عێراقیەکان پێکێنا. پێشتر شارپێرز لە ئازاری سەرچاوێکی تایبەت بەخۆیەوە ئەوەی بڵاو کردەوە پێدەچێت لە دوای هاتنی ساڵی نوێەوە جوڵەکانی لاهور شێخجەنگی و هاوڕێکانی دەست پێ بکات بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی سیاسی خۆیان لە گۆڕەپانی سیاسی هەرێمدا. بە جۆری ڕاگەندراوێکی بەڕێوەبەرایەتی نیشتنگەی سلێمانی بنکەی نیشتنگەی فڕۆکەخانە 7 ڤیزای شنگنی ساختیان ئاشکرا کرد کە خاوەنەکانیان دەیانویست لە ڕێگەی ترانزیتەوە بگەنە وڵاتی ئەڵمانیا. ئەوە ژوون کراوەتەوە ئەفسەران و کارمەندانی بنکەی نیشتنگەی فڕۆکەخانی سلێمانی کە سەر بە بەڕێوەبەرایەتیمانە لە ڕۆژی 20/12/2021 لە گەشتی سلێمانی بەیروت توانیان 7 گەشتیار دەستگیر بکەن کە 5 کەسیان هەڵگری پاسپۆرتی عێراقی بوون و دوانەکەی دیکەشیان هەڵگری ڕەگەزنامەی ئێرانی بوون کە هەستا بوون بە ساختەکردنی 7 ڤیزای شنگنی وڵاتی ئەڵمانیا. ئەوەش هاتووە دوای ئاشکراکردنی ساختەکاریەکەیان هەر 7 گەشتیارەکە ڕادستی بنکەی پۆلیسی فڕۆکەخانەکران و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. لە ماوەکانی ڕابردووشدا ئەفسەران و کارمەندانی بنکەی نیشتنگەی فڕۆکەخانە چەندین جار بەڵگەنامەی گەشتکردنی ساختەیان ئاشکرا کردووە و خاوەنەکانیان ڕوبەڕووی یاسا کردوتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.